سڵاو خۆراک و دەرمان یەکێکن لەو پێداویستیە هەمیشەیانەی کە ڕاستەوخۆ پەیوەندیان بە هاوڵاتیانەوەیە خراپی لە کوالێتیان مەترسی دەخەنە سەرجانی هاوڵاتیان بە شێوێک چاکسازی لە سێکتەری تەندروستی بە تایبەت ئاسایشی خۆراک و کوالێتی دەرمان یەکێک بوون لە هێلە گشتەکانی کاری کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان و ئاماژەی جدیان بۆ کرا مەبەستمە لەو ئەڵلقەی بەرنامەی هەنگاوی نوێم باس لە چاکسازەکانی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان بکەم لە سێکتەری تەندروستی و بەداتا و ژمارەوە لەسەر چاکسازەکان یان لەسەر چاکسازەکان قسە بکەین و ئاستەنگەکانی بخەینە ڕوو ئەویش بە میوانداری بەڕێز دکتۆر سامان بەرزنجی وەزیری تەندروستی دکتۆر سامان دووبارە بەخێر بێەوە سڵاوە کاتت باش ئەو پێپەرەی لە بەردەستەمەندا بەرنامەی کاری وەزارەتی تەندروستی لە چوارچێوەی هێلە گشتەکانی کاری کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستانە کە پلانی 4 ساڵی تێدام بە وردی سەیرم کرد بەڵام ئایا کۆرۆنا چەند ڕێگر بوو یان ڤایرۆسی کۆرۆنا چەند ڕێگر بوو لە جێبەجێکردنی ئەو بەشەی کە بۆ ساڵی 2020 دانراوە بەڵێ بەداخەوە کۆرۆنا زیاتر لە 10 مانگ دەبێت ئێمە سەرقاڵی بەرەنگار بن ئەم ڕۆژین ئەگەر طبعاً تەسیری لە هەموو سێکتەرەکان کردو نەک تەندروستی بەڵام ئەگەر جارێک تەسیری لە سێکتەرەکانی ژیان و وەزارەتەکانی ترکرد بێ بەڵام بە چەندین جار تەسیری لەسەر کەرتی تەندروستیە بۆ چووکە هەم بەرنامەکانی دواخستن هەم توانە مرۆییەکانی مەشغوڵی ئەم بابەتە کردووە و لە هەمان کات دەباری ئابووری وڵاتیشی تێکداوە لە هەموو زیانیشدا کامەش تەسیری زۆری لەسەر بەڵام بەو مانایش نییە کە وەستاڵام بەڵام نابێ وەستان و ئێستا ئێمە وردە هاتینەوە سەر جێبەجێکردنی کارنامەی کابینەی زۆر باشە من سەرنجت بۆ ئەو گرافیکە ڕادەچێشم کە لە پەیپەرێکی ترتان کە بۆ ئیشی 4 ساڵ و ساڵی کە ئیشتان لەسەر کرد ئاماژەتان بۆ کردبوو ژمارەی نەخۆشخانەکان لە هەرێمی کوردستان حەسەب بەڕێوەبەرەتەکانی هەولێر و سلێمانی و دهۆک و هەڵەبجە و گەرمیان و ڕاپەڕین و کۆیە نزیکەی 85 حکومیە 54 تایبەتن ئەگەر قسە لەسەر ئەمە هەفتە نەخۆشخانە بوو پێشتر لە مای ئەم ساڵدا 15 نەخۆشخانە کە زۆربەی زۆریان بۆ کۆرۆنا دروست کرا و تایبەتمەند کرا تەنها 4 نەخۆشخانەش لەم ساڵدا لە تایبەتەکان نوێ دروستکرا و چۆبواری مۆڵەتی پێدرا کە ئێستا دەست بەکار بەخۆی 50 نەخۆشخانە بوو واتە تەنها 4 نەخۆشخانەی کەرتی تایبەت ئەهلی لەگەڵ 15 نەخۆشخانەی کەرتی گشتی حکومی لە هەموو هەرێمی کوردستان لە ماوەی ساڵێکدا بەڵێ دکتۆرە چینە سەر گرافیکی دووەم کە لەسەر قەرەبەلەی نەخۆشە بە پێی WHO کۆی گشتی قەرەبەلەی نەخۆش لە کوردستان 8685 ئەگەر خۆت زیاترشی بکەیەوە طبعاً لە حکومیە ئەوە ئەگەر تەماشاکەین لە قەرەبەلەیەکانی نەخۆشخانەی تایبەتەکانیش 2196 لە کەرتی گشتی بۆ هەر 1000 کەس پێوەرێک هەیە دەبێت 1.4 قەرەبەلە هەیە لە هەرێمی کوردستان ئەم پێوەرە بۆ هەرێمی کوردستانە ئەم پێوەرە لە حالی ئێستا واقع حالی ئێستا مقارنە بکەین لەگەڵ وڵاتانی دی تەماشا بکەین لە یابانەوە دەست پێ کردوکات تا دەگاتە عێراق لە عێراق 1.3 هەرێمی کوردستان ژمارەی قەرەبەلەکانی لە عێراقدا زیاترە بە شێوەیەکی گشتی بەڵام ئەوەی کە جێگای سەیرە بۆ پرسیارێکی ینی ئاواش بێت لە سووریا لە پێش عێراقیشە سووریا 1.5 بڵێ طبعاً لەگەر زۆربوونی ژمارەی دانیشتوان لە عێراقدا نەخۆشخانە و ژێرخانی نەخۆشخانەکان زیاد نەبووە نەخۆشخانەی گشتی و زیادبوونی نەخۆشخانەکان زیاد بووە بە زۆر بە سنوورداری ئەم دەتوان بڵێم لە هەرێمی کوردستانیش سنووردار بووە بەڵام لە بەرنامەی کاری کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان یەکێک لە تەورەکان بەرزکردنەوەی ئاستی خزمەتگوزاریە بەرزکردنەوەی ئاستی خزمەتگوزاری تەنها بە پزیشک و بە ئامیر ناکرێت دەبی ژێرخانەکەش نەخۆشخانەی زیاتر بە تایبەتی سنتەرە پسپۆڕیەکان بەڵام ئەوەی هەیە لە هەرێمی کوردستاندا کەرتی تایبەتیش پەرزاننی بەخۆیەوە بینیوە دەبینن یەک تێبینیم لەسەر کەرت تایبەتەیە کە بەداخەوە زیاتر لە سنتەری شارەکانە کە دەبێت لە قەزا و ناحیەکانیش لەگەڵ فەرمانگەی و بەرهێنان لە حکوومەتی هەرێمی کوردستاندا ئێمە لەسەر هێڵین کە پێویست بۆ ناکە هەر نەخۆشخانەی گشتی لە ناو سنتەری شارەکان دروست بکرێت ئەگەر لە سنتەری شارەکان سنتەری پسپۆڕی تایبەتمەند بۆ یەک نەخۆشخانە بۆ یەک نەخۆشی گرنگە بەڵام بۆ قەزا و ناحیەکان هەندێک قەزاشی ئەگەر بۆ حکومیش وەری بگرین هەندێک قەزا هەیە ئێستا گەشەی زیاتری کردو ژمارەی دانیشتوانی زیاتر بە بەڵام هەمان ئەو بینا و باڵەخای نەخۆشخانەی هەم لە ئەهلیش تێدا نیە کە ئەمە دەتوانین بڵێن بە شێوەیە گشتی دانیشتوانی ئەو سنوورە مەغدوریە جۆرێک لە مەغدوری تێدا هەیە لەو پلانە هەیە پلانی 4 ساڵ بە دڵنیاییەوە ئێمە لە هێڵە گشتەکانی بەرنامەی کاری کابینەی نوێمیش کە لە پەرلەمانی کوردستان خوێندرایەوە ئەگەر تێبینیت کردبێ باسی یەکسانی خزمەتگوزاری دەکات بۆ هەموو هاوڵاتیەک وەکو یەکسانی مانایەتە واتە یەکێک لە دووری سنتەری شارەکانیش دەبێت بۆ خزمەتگوزاریەکان زۆرترین خزمەتگوزاری بگەنێنەوەی نێتەوە ناو
سنتەری شەر کەواتە یەکم لێرە لەسەر کەرتی تایبەتەوەی ناکرێت کەرتی تایبەت شەر دروست بێت و بەبێ ڕێنمای ببێ ئێستا ئێمە سەرقاڵی ڕەشنووسێکمان لە دەستە و وەرکشۆپێک دەکەین لەو ماوەیە لەگەڵ هەموو لایەنە پەیوەنددارەکانی داواکاری گشتی پەرلەمان سندیکا پەیوەنددارەکان بۆی یاسای کەرتی تایبەت دادنێن بۆ نەخۆشخانە ئاهەلیەکان بە یاساڕێکی دەخێنەوە ڕەنگە پرسیارکەی بچی ڕێک دەخێنەوە ڕخستنەوەی چۆنیەتی دەوامکردنیان چۆنیەتی خزمەت گوزاریەکان کوالیتیان سەرچاو مرۆیەکانیان پزیشکێک لەوێ دەوام دەکات لێ دەوام دەکات هەروها شێوازی نرخەکان ڕەشنووسێکە دەیبینە ئەنجومەنی وەزیران بە پەیڕەوەیەک یان بە یاسایەک لە پەرلەمانی کوردستاندا تەواوی دەکەین ئەو کاتە کەرتی تایبەت دەکەینە بەشێک لە سیستەمی تەندروستیدا بەڵام بە کۆنتڕۆڵکردن زۆر باشە لەسەر ئەم گرافیکە جارێککە دەوەستم بۆ 1.4 لە 1000 کەس 1.4 هەیە سیرەکەین لە عێراق بە شێوەیەکی گشتی مەبەست زیاتر قسە لەسەر ناوەند و باشووری عێراقە کە 1.3 کەواتە ئێمە لەوان باشترین لە ژمارە قەرێلە بڵێ بۆ سەر گرافیشی سێم ئەگەر هاوکارانم ئامادە بن لەسەر پزیشک بەرامبەر 1000 کەس لە کوردستان 1.4 1.4 بۆ هەر 1000 کەس 1.4 پزیشکەیە ئەگەر بەراردکە لەگە زۆر لە وڵاتەکان دی لە هەندێک وڵات لە ئێمە زیاترە هەندێک وڵات لە ئێمە کەمتریە بۆ نمونە لە تونس و پاکستان و باشووری ئەفریقا و هیندستان و بەنگلادیش و تا دەگاتە ئەوەی ئەفغانستان ئەوانە هەمویان ژمارەی پزیشکانیان زۆر کەمترە لە ژمارەی پزیشکان بڵێ اینجا ئەمە مؤشرێک نییە بڵین ئێستا کفایەتەوە 1.4 زۆرە هیچ تر پێ بە پێچەوانەوە ئێمە بەرنامەمان وایە دەبێت زۆرترین بە تایبەتی لە پسپۆریە دەگمەنەکان بۆ نمونەیەکێک لەو بوارانە بواری سڕکردن هەل لە نەخۆشی کۆڕۆنا بۆمان دەرکەوت پزیشکی سڕکردنیان سڕکار چەند گرنگە دەبێت ژمارەی پزیشکان لە پسپۆریە تایبەتمەندەکان و پسپۆریە دەگمەنەکان زیاد بگرێ بۆی هەم تەختیەی کەرتی گشتی و کەرتی تایبەت بکات بە تەنانەت لە قەزا و نەحکان لە دەرەوەی شاریش زۆر زار نەخۆش لە دەرەوەی شار لە قەزا و نەحکان بە ئیسعافێک حاڵەی ناو شار دەکرێت لەبەر نەبوونی هەندێک پزیشکی پسپۆر و تایبەتمەند کەواتە قسەکانی تۆم دەمێنە سەر ئەو دەرەنجامیان ئەو دەرەنجام پێدەن کە زۆر زار قسە لەسەرەوە دەکرێت کە زۆری و بۆری لە دامەزراندن گرفت و کێشەی زۆری بۆ وەزارەتەکانی کە دروست کردووە بەڵام ئەوەندەی دەبینم جێگای خۆشبەختیە کە ژمارەی پزیشکان تەمانەوە پزیشکان بەڵام تا زیاتریش دابمەزرێن بەڵێ بەڵام باشترە تەنها پزیشکی ژنیە کەرتی تەندروستی زۆرها پسپۆری پزیشکی تێدایە پزیشکی ددانە پزیشکی دەرمانسازە کارمەندانی تەندروستی هەموو جۆرە ناونیشانەکان ئەمانش سڕکردنە تاقیگەیە فیزیاویە کۆمەڵێک ناونیشانەیە بۆیە ئەوەی بەڕێز باست کرد ئێمە لە کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان بڕیار بوو کە وەزیفەی گشتی لە ڕێگەی دروستکردنی دەستگای ئەوەی خزمەتی ڕاژە بە وەزیفەی گشتی ڕێک بخرێتەوە دامەزراندن بە پێی پێوەر و بە پێی ناونیشان و بە پێی پێویستی دام دەستگاکانی حکوومەت بێ ینی دامەزران هەرەوە نیە ئێمە مۆزەف زیاد بکەین ئێمە دەبێت چ پێویستە لە شوێنێک چ پسپۆڕیەک ئەسکەواتە ئێوێستا نەقستان هەیە ینی بۆ پزیشک و کارمەندانی تەندروستی نەقستان هەیە من دەمەوێت بڵێم هەردووک لە دیراستێکمان کرد هەم نێگەتیڤ هەم پۆزتیڤ یعنی هەم نەقسمان هەیە لە زۆربەی ناونیشانە پزیشکیەکان ناونیشان بەڵام فائزیان زیادەشمانێت تەنانەت لە دەرەوەی شارەکان بە تایبەت لە ناونیشانە خزمەت گوزاری و ئیداریەکان نەک پزیشکەکان لەوێ زیادە هەیە لە دەرەوەی شارە بۆیە بۆ ڕخستنەوەی ئەم میلاکە بەدڵنیایی حکوومەتی هەرێمی کوردستان ئێستاش کەوتۆتەوە سەرەوەی کە سیستەمی ڕخستنەوەی ڕاژە بە دروستکردنی ئەم دەستگایە بۆی باڵانسی میلاکی پێویست بۆ دام دەستگاکانی حکوومەت بەپێی ئەو بنەمایە بێت کە پێداویستی زۆر باشە جەنابی وەزیرم من پێم باشە وردە قسە لەسەر چاکسازیەکانی وەزارەتی تەندروستی لە کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان بکەم پێکەوە سێری ئەم راپۆرتە بنکۆڵکاریە دەکەین لەسەر چاکسازیەکانی وەزارەتی تەندروستی لەگەڵەوەی پەتای ڤایرۆسی کۆرۆنا هەر لە سەرەتاوە لەمپەڕی گەورەی لەبەردەم پرۆسەی چاکسازی لە سێکتەری تەندروستی لەم کابینەیەدانا بەڵام لەگەڵەوەشدا کۆمەڵێک چاکسازی ئەنجام دراون لەوانە یەک کەمکردنەوەی کرێی نەخۆش بە ڕێژەی لە 125 لە نەخۆشخانە تایبەتەکان دوو دەرچواندنی پرۆژە یاسای مافی نەخۆش بۆ خزمەتکردنی زیاتری نەخۆش و پاراستنی ماف و تایبەتمەندەکانی نەخۆش سێ هەموارکردنی یاسای وەزارەتی تەندروستی بە جۆرێک لەگەڵ بارودۆخی ئێسا و خزمەتگوزاری هاوچارخ بگونجێ چوار هەموارکردنی ڕێنماییەکانی پێدانی مۆڵەتی هاوردەکردنی خۆراک بە ڕێگەی زانستی و ڕێنمایی هەروەک چاودێری و سەلامەتی خۆراک لە کابینەی نوێم لە ماوەی ساڵێک و 3 مانگدا بەم جۆرە بۆ لە هەرێمی کوردستاندا ژمارەی شوێنە گشتەکانی پەیوەست بە بەشی چاودێری تەندروستی و سەلامەتی خۆراک
22,975 شوێنن. ژمارەی سەردانی شوێنە گشتیەکان 9258 ژمارە و کارگانەی کە خۆراکیان هەیە و مۆڵەتی تەندروستیان هەیە 725 کارگەن. ژمارەی سەردانی کارگەکان 2469 بووە. ژمارەی کارتی تەندروستی بۆ کرێکاران 39560 کارت بووە. ژمارەی نمونەی خۆراکی وەرگیرا و بۆ پشکنین لە تاقیگا 22443 بووە. ژمارەی شیاو بریتیەوە لە 20143. ژمارەی نەشیاو 1372 بووە. ژمارەی دەرهێنانی مۆڵەتی تەندروستی 5783 بووە. ژمارەی مۆڵەتی هەڵوەشاوە 1456 بووە. بڕی خواردنی لە ناوبراو بە کیلۆگرام 99812 بووە. ژمارەی ئەو شوێنانی کە داخراون 639 شوێن بووە. هەروەک بڕی گەڕانەوەی و کاڵایانەی لە خاڵە سنووریەکان هۆکارەکەی پێچەوانی تایبەتمەندی عێراقی بووە. بریتی بووە لە 593 تۆن. هەروەک ئامادەکردنی پرۆژێکی تێر و تەسەل بۆ بە ئەلکترۆنیکردنی سیستەمی هاوردنی خۆراک لە هەرێمی کوردستان و پێشکەشکردنی بۆ سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران لە ئەرکەکانی وەزارەتی تەندروستی بووە لەم کابینەیە. فعلا کۆرۆنا هەندێک ئاسەنگی بۆمان دروست کردەوە لەوانە ئیسا ئێمە تاقیگەی ئێمە پێویستی بە هەندێک ئامێر هەیە زۆر کە پێویستمانە و هیوادارین من لە ڕێگەی شاشەکەتانەوە داوا لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەم ئەگەر ئەو ئامێرانەمان بۆ دابین بکەن توانای تاقیگەکانمان زۆر بەرزتر دەبێت. لەگەڵەوەی کۆرۆنا زۆرینەی سەرنجەکانی بە خۆی ڕاکێشا و زۆرترین خەرجیەکانیش لەو بوارەدا بوون، بەڵام نەخۆشیەکانی دیکەی وەک شێرپەنجە و سالاسیمیا و نەخۆشیەکانی دڵ و ئۆتیزم و شەکرە و فشاری خوێن لە یاد نەکراون. بە جۆرێک داهاتی سندوقی کۆمەک بۆ توشبوونی شێرپەنجە لە 1/7/2019 تا 31/10/2020 بڕی پارەکەی بریتی بووە لە 35 ملیار و 227 ملیۆن و 183 هزار دینار کە بە دۆلار دەکاتە 2 ملیۆن و 797 هزار دۆلار. ڕەسیدی سندوقی کۆمەک بۆ توشبوونی شێرپەنجە لە بانکەکانی هەرێم بڕی پارەکەی بریتە لە 6 ملیار و 452 ملیۆن و 429 هزار دینار بە دۆلار دەکاتە 6 ملیۆن و 720 هزار دۆلار. خەرجیەکانی سندوقی کۆمەک بۆ توشبوونی شێرپەنجە لە 1/7/2019 تا 31/10/2020 بەم جۆرە بووە 71 ملیار و 34 ملیۆن و 860 هزار دینار خەرج کراون. سنتەری لیناکوە لە هەولێر دروست دەکرێت کەوتتە بواری جێبەجێکردنەوە لەوانەیە خلالی ئیمساڵ تەواو بێ. سنتەری لیناکی سلەیمانی 2 ئامێر بەخۆگرێت، ئامێرێکی تازاکرێتەوە و ئامێرێکشی بۆ زیادەکرێت. ساڵی هۆڵی نەشتەرگەری لە سلەیمانی و ئەنجام بدرێت و هەمان کات کار لەسەر دروستکردنی نەخۆشخانەیەکی تایبەت بەریناک و سەرەتانی لە دوهۆک وا لە ژێر ئەنجامداندایە و کاری لەسەر دەکرێت ئێستا. سنتەری مەمک لە ڕانیە لە بواری جێبەجێکردندایە بۆ ڕانیە. هەر لە چوارچێوەی چاکسازیە گشتیەکاندا لە سێکتەری تەندروستی بڕیاردرا. یەک دەرچواندنی پرۆژە یاسایی بەڕێنگاربوونەوەی مادە هۆشبەرەکان، 2 هەموارکردنی ڕێنماییەکانی پێدان و نوێکردنەوەی نەخۆشخانە و سەنتەرەکانی کەرتی تایبەت بریتی بێلاولەویەتی کاری ئەم کابینەیە. دەست خۆش بۆ کاروان ڕەحمانی هاوکارم. کاک دکتۆر، چاودێری و سەلامەتی خۆراک لە کابینەی نوێ. خۆراک وەکو باسیشمان کرد یەکێکە لەو پێداویستیانەی کە دایرکت مامەڵە لەگەڵ مرۆڤ دەکات و خراپیشی کارێگەی لەسەر ژیانی دەکات. زۆر قسەسرەوە دەکرێت کە ئەو بازار بەشێکیان بێویژانان مامەڵە لەگەڵ بازرگانان بەشێکیان خراپ مامەڵە لەگەڵ ئەو خۆراکە دەکەن. ئێوە چیتان کردووە بۆ چاودێریکردنی خۆراک؟ زۆربەی هەرە زۆری لە خاڵە سنووریەکان و لە فڕۆکخانەکان لەلایەن بڕێبرایەتەکانی گشتی تەندروستی لە پارێزگاکان و ئیدارە سەربەخۆکان دەسەڵاتیان درراوە تێ و بەپێی ئەو پێوەرانەی کە لەسەر پێوەری عێراقی ئێمە دەڕۆین ئەو معایرە دەچێت. تەنها 5 تا 6 بابەت هەیە لەو هەزارانە دێتەوە وەزارەتی تەندروستی ئێمە خۆمان چاودێری دەکەین. ئەویش بریتێ لە بابەتەکانی ماوەدە خامەکانی کارگەکانەوەی کە خۆراکی لێ دروست دەکرێت، بابەتی جۆرەکانی زەیتەکانە، جۆرەکانی شیری منداڵانە، چکە ئەوانە هەندێک ڕێگای نایاسایی و خۆنەخواستە قەچاغ و تەزویر و ئەشتانی دەدا دەکرێت. هەروەها جۆرەکانی کحولەکانە، جۆرەکانی بابەتێکە کە یەکلا ناکرێتەوە لە بڕایەتی گشتی تەندروستەکان. ئێمە لژنەیەکی 2 لێژنەوان هەیە، لژنەیەکی باڵامان هەیە لە وەزارەتی تەندروستی نوێنەرایەتی هەموو
وەزارەتی پەیوەنددارەکانی زراعە و پلان و بازرگانی و ئەوانەی تێدایان و لێژنەیەکمان هەیە بۆ چاودێریکردنی سنوورەکان ئەم لێژنە پسپۆڕیە ماوەماوە سەردان دەکات بە تایبەتیش لەوێن دەر تیمەکانی تەندروستی کە نمونە وەردەگرن و لەلایەن کۆمپانیەکانی فاحسا ئەوەی کە پشکنینەکان ئەنجام دەدرێت و دواتر ڕێگەی پێدەدرێت کۆمەڵێک ڕێتوین ڕۆتین هەبوویمە چاکسازیمان کرد لەماوەی ئەم ساڵەدا بەڕاستی چونکە خۆراک زۆر گرینگە ڕاستە هەندێک جار بەداخەوە بازرگان ئێمە داوای لێ بنیان لێ دەکەین کە دەڵێت ئەرقەلم بۆ دروست دەکەن تاخیر بوو بارەکەم نایڵم بێتە ژوورە بەڵام ئەمە لە بەرژەوەندی خۆی و بەرژەوەندی هاوڵاتیژان بۆ نمونە دەبێت هەموو ئەو ئەوراق ئەولیاتی هەیە کۆپی ڕەسەم بێت کۆپی فۆتۆکۆپی نابێت دەبێت هەمووی وێنەی ڕەسەم بێت و شادەی ئەسلی شادەی منشەکەی شادەی بڕاندەکان دەبێت هەمووی ڕاستکراوە بێت لەو شوێنەی کە دەرچۆ شادەی تەحلیلەکەی ئەوەی و کۆمەڵێک ڕێنمایی خۆراکمان دەرهێنا بۆی ئەو خۆراکە کە داخلی هەرێمی کوردستان دەبێت بەلایەنی کەم دەبێت ئێمە لە سەلامەتی جۆریەکەی زۆر باش دڵنیا بین ئەمە سەبارەت بە خۆراک بە دەرمان بە هەموو دەرمان قسە دەرمانی شەکەین ئەوەی کە من وەکو ڕێی خۆم یانی ئەگەر مافیۆم هەبێت ڕایەک بدەم لە دەرەوەی ڕای ڕۆژنامەنووسی نەوەک بەرپرسیارەتی کەناڵ ڕای شخصی خۆم ئەو بەڕێز ئەو وەزیرە بەڕێزانەی کە بانگشتی ئێرەم کردوون جێگای خۆشبەختیە کە خۆیان سەرپەرشتی هەندێک مەلەفی وردەکەن بۆ نمونە جاران قسە لەسەرەوەی دەکرا کە وەزیر ئاگای لە دەگوترا لە هەندێک وەزارەتەکان ئاگای لەو شوێنانە نییە کە هەستیارن ئەوەی کە من متابعەم کردو وەزیرەکان خۆیان متابعی وردی ئەو شوێنە هەستیاران دەکەن بۆ نمونە ئاسایشی خۆراکە گەلێت پرسم لەگەڵ دەرمانیش خۆ سەرپەرشتی وردەکەی بەڕاستی کاگرەگەز ئەمە ئەرکێکە یەکەم دوام بە ویژدانەوە دەبی ئەم بەرپرسیارەتە وەکو خۆی بە ئەمانەتەوە بگەێنرێت ئەمە بۆ تەندروستی هاوڵاتیانە دەمەوێت پێ بڵێم ئەوەندە گرنگجی بە خۆراک و دەرمان درراوە لە کارنینە حکوومەتەری کوردستان لە بڕگەیەکی تایبەت هێڵە گشتەکان باز لە دامەزراندنی دامەزراوی خۆراک و دەرمانی دەڕاست چونکە ئێمە لە هەرێمی کوردستان پێویستمان بەو بۆشایەمان هەیە بۆ وەکو چەترێک دامەزراوەیەک هەبێت ڕێنمایی بکات ستاندەردی خۆراکام بکات لەسەر ئەو معایرە کۆنە و زۆر خۆراک و بابەتی نوێ لە دنیادا دەرچۆکە لە معایرە عێراقیدان نییە پێویستمان بۆیە دامەزراوەیەک هەبێت هەم لە ڕووی چاودێریەوە هەم لە ڕووی ستاندەرایزیشن بە دڵنیاییەوە بۆیە ئەم بابەتە بابەتێکی گرینگە ئەمە هەر لە سەرتاوە لە نزیکەوە هەوڵمان داوە خۆراک بە دڵنیابین لە خۆراکوە سنوورەکانیش چەندین ڕێنمایی گشتانمان دەرکردەوە بەردەوام پرسیینەوە هەیە لەو بابەتە بۆی کەمترین ئەوەی کە دەبیستن لە دام دەستگاکانی ڕاگەیان زۆر نیگەرانمان دەکات کاتێک دەبیستین لە شوێنێک بە قەچاق خۆراکێک بابەتێک داخل بووە بە دڵنیاییەوە ئەمە جگەلەوەی کە دوورە لە وجدانەوە بە هەمان شێوە زەرمەندی یەکەمیش هاوڵاتی تێدا دەبێت بۆیە لێرەوە دڵنیات دەکەمەوە کە کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان ئێستاش بەرنامەکانمان تەواو نەبووە چونکە زۆر بەرنامەمایە ئەو دامەزراوی باسم کرد بە هەماهەنگی لەگەڵ سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و وەزارەتە پەیوەنددارەکان درافت و ڕەژنووسەکەی دەخرێتە بواری مناقشەکردن و دواتر ئەم دامەزرایدان بەڵام ئێمە و کۆزایەتی تەنووستی چەند ڕێنماییەکی تر ئێستا سەرقاڵەوەی کۆنتترۆلکردنی هەموو سنوورەکان و فڕۆکخانەکان لەو شوێنانەی خۆراک دێتە هەرێمی کوردستان بە ئەلکترۆن بکرێت بۆی بتوانانی هەموو کاتێک لە هەموو شوێنێکدا لەژێر کشتتوکاڵیش ڕاست بوو بە ڕێز وەزیری کشتتوکاڵی باسیەوەی کرد کە خێرشەوەی باسم کرد خۆراک جۆری هەیە هەندێکی لەسەر وەزارەتی تەندروستی چەند بابەتێکی خۆراکی کشتتوکاڵی هەیە لەسەر لەوێش بە لەناو وەزارەتی خۆمان بەداتا دەکرێت قسە لەسەر دەرمان دەکەین بە پێکەوە راپۆرتەکەین. دەرمان خەمی گەورەی هاوڵاتیان کارکردن لەسەر ڕێخستن و نوێکردنەوەی ڕێنمایەکانی بەڕێبەرایەتی کوالیتی کۆنتترۆلی دەرمان KMCA بە شێوەیە کە دەرمان بە پێوەر و ڕێنمایی ستانداردی جیهانی بگاتە دەسەڵاتیان لە گرنگی پێدانی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان بووە. پرۆسەی ڕێگەپێدان بە هاوردەکردنی دەرمان بە جۆرێک ڕێکخراوەتەوە کەوا بە چەندین فلتەری زانستی و یاسایی و کارگێڕیدا بڕوات هەروەک کار کراوە بۆ کەمکردنەوەی ڕۆتین کە لە ماوەی تەنها 3 ڕۆژدا مامەڵەی کۆمپانیەکان بەبێ جیاوازی تاوا بکرێن کە پێشتر نزیکەی 2 مانگی دەخایاند. وەکو جەنابی سەرۆکی حکوومەتیش ئاماژەی پێکرد ئێمە خۆمان دەبێ بە خۆمان بە خزمەتکاری هاوڵاتیان بزانین ئێمە ڕۆتینمان زۆر کەم کردەوە ڕێز زۆر لە هاوڵاتی و لە مراجعەکان دەگیرێت ڕێگە پێدانی دەرمان تا کۆمپانیایی کە داوای کردووە لەوانە چەند مانگێکی پێچووە ئێستا پاش گۆڕانکاریەکان و پاش ڕێخستنەوە کارگێری و زانستیەکان بە چەندین فلتەریشدا دەڕوە بە کواڵەتی باشتریش دەڕوە ڕێگە پێدان لە خیلالی 24 بۆ 48 کاتژمێر خۆشبەختانە دەردەچێت. دروستکردنی لیستی نیشتیمانی دەرمان ناشنال ماستەر لیست لە ژێر سەرپەرشتی هۆبەی پەرەپێدان و توێژینەوەی زانستی کە بۆ یەکەم جارە لە مێژووی کوردستاندا
پشت ببەسترێ بە توێژینەوەی زانستی بۆ هەڵبژاردن و دەستنیشانکردنی دەرمان لە ڕووی کۆڵەتی و کاریگەری و سەلامەتیەوە کە پێشتر پشت دەبەسترا بە لیستی جۆراوجۆری عێراق و وڵاتانی دەوروبەر، بەڵام ئێستا ئەم لیستە ئامادەکراوە. دەرچوونەکانمان چرتر کردوتەوە، تیمەکانمان زیاد کردوون، دەرچوونەکان بۆ سەر هەر شوێنێک کە دەرمانی لێبێت. ئەو شوێنانێک کە دەرمانی لێ کۆگای کۆمپانیاکانن، کۆگاکانی دەرمانن، دەرمانخانەکانن، با بڵێن شوێنە نایاساییەکان کە شوێنی نافەرمی دەرمانی پێدەڵێن. لۆ هەموو شوێنانە ئێمە تیمەکانمان جیا کردوتەوە هەتا لەو مستەشفایەکان و سنتەرەکانی جوانکاریش. لە ئێستاشدا بڕیار درراوە هەر بەرهەمێک هاوردەی هەرێمی کوردستان بکرێ دەبێت کارگەی بەرەمێنەرەکەی لە دەستگای کوالەتی کۆنتترۆلی دەرمان KMCA تۆمار کرابێ، بڕوانامەی نێودوڵەتیان هەبێ لە وڵاتە ڕەسەنەکان وەک بڕوانامەی CPP، ISO، ISO، GMP و چەندین بڕوانامەی تر بەمەش دەتوانرێ ڕێگە بگیرێ لە دەرمانی کۆڵەتی نزم و ساختە و قاچاغ. بەڵێ کاگکتۆر لەسەر دەرمان پرسیار یەکجار زۆرن کاتیشمان یەکجار کەمە، بەڵام ئەمەوێت زانیاری وەک لە بەرنامەکەش باسم کرد زیاتر ئەو بەرنمەیە قسە لەسەر بەداتا و ژمارەوە قسە دەکات. بۆیش با پێکەوە سەرنجی بینەران بۆ ئەو گرافیکە ڕابچێشین کە لە یەک ساڵەی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان لەو ماوەیەکە دەست بەکار و ساڵ و چەند مانجێکە بۆ چاودێریکردنی بازار لە دەرماندا چەند کۆمپانیاتان سەردان کردووە چەند نیشتان داماوەکو کاری ڕۆژانەیە چەندە بەدەبایە زۆر زیاتر باژمارانە بەهۆی کۆڕۆنا ماوەیەک و کەرانتینکردن 31 کۆمپانیا داخرا ئەمە جگەلەوەی 33 کۆمپانیاش بەهۆی پابەند نەبوون بە ڕێنمایە نوێیەکانی وەزارەتی تەندروستی بۆ ماوەی ساڵێک داخران و دواتر غەڕامەکران بۆ دەست بەکاربوونیان کۆگا سەردانتان ئەوە سەردانی ڕۆژانەیە بەڵام لە نزیکەی 260 کۆمپانیای کە ئیش لە بواری دەرمان پێداست بشکەن 33یان داخران چالاکەکانی ڕاجە بەهۆی پابەند نەبوون بە ڕێنمایە نوێیەکان ڕێنمایی گواستنەوە هەڵگرتنی دەرمان و کۆگاکردنە ئەمە نۆڕنگەی یاردەری پزیشکی و دەرمانخانە و شوێنی دەرمانی یەکێک بچینە سەری کۆگای دەرمان لە بەرکات بۆیە بە خێرایی دەڕۆم ئەوانە بە شێژ گشتی ئەو ژمارانە کە چەند سەردان بۆ چەند داخراوە و هەندێک لەوانە مۆڵەتیان لێوەرگیرێتەوە دەرمان تەنها ئەوە نییە لەسەر سنوور کۆنتترۆلی بکەیت دوایی بیپشکنی دوای ڕێگە پێدانی پێ بدێتە بازار پاش هەم قۆناغەکان ئەوە هەمووت کرد بە ڕێگای یاسایی شتێک هەیە پێدێت پۆست مارکتینگ واتە لەناو بازارش لە بیجارشتر ئەتو چاودێری بکەی و بیبینی ئەو ڕێکارێت و دەکەی بۆ ڕێکارە داهاتەوە بە دڵنیاییەوە دەرمانی قاچاق تەزویر نایاسایی لەو شوێناندا بەرنامەمان زۆرە ئێمە لە سوپاس بۆ لیژنەی تەندروستی لە پەرلەمانی کوردستان لیژنەیەکی دەرمانیان هەیە ئەوان راپۆرتێکی زۆر تێرتە سەریان لە سەرەتای کابینەدا ئێمە لەسەر راپۆرتە زۆر چاکسازیمان کرد پێشەم شتێک ڕێگە پێدان تاخیر دەبوو کەوەی دەکرد دەرمان ڕۆتینەمان چۆن فراوان بکەین تاغەکان ئێستا وازیات دەکەین لەگەڵ ئەوەش شەهادە نێودەوڵەتەکان ئێستا کاری پێ دەکرێت دەرمانێکە خاوەنی شادەیەکی نێودەوڵەتی گومانی تێدانێ و بڕاندە ئەمە زۆر کاری پێ دەکرێت لەسەر ڕێکاری دروستکردنی لیستی نیشتیمانی دەرمانێک لەناو ئەو لیستی نیشتیمانی نەبێ ئەوی نەشنەڵ لیست پێویست ناکە و دەرمانە بێتە کوردستان وکو دەرمانێک نوێ خوانەخوا زۆر باشە پرسیارێک لەسەر ئەمە پێەیە بەڵام با لەسەر ڕێکاری یاساییش ئەمانە ڕێکاری قانونیە یان سکاڵا هەبوویان ئێمە تیمەکانمان چەندیان تحقیق 189 تحقیق بووە بە دوواداچوون نۆتیەکە کە دەڵێن بە دوواداچوون لیژنەکانی خۆمەوە بەڵام 189 هەمویان ئەو تحقیقانە ئەویان تێدا بووە لە بواری پزیشکیدا حاکمی تێدایە داواکاری گشتی تێدایە چەند تۆماری سکاڵا کرایە چەند بریکارنامە و بەڵێنامە و چەندی دراوەتە دادگا ئەمانە بە شێوەیەکی گشتیە بۆ هەموو بابەتەکان من دەمەوێت پێ بڵێم کە خزمەتگوزاری تەندروستی فراوانە تەنها دەرمان نییە چارەسەریە وقائیە بۆیە بەدڵنیایی سکاڵاش زۆر دەبێت و گلەیشی تێدا زۆر دەبێت تەنها من پێوەرێک پێ بڵێم کاگرەگەز لە بەرنامەکە هەمووی بەکە لە کۆتایی بەناوگەین لە ساڵێکدا لە ماوەی ساڵێکدا لەگەڵەوەی کە لە هەموو هەرێمی کوردستاندا تەنها لە کەرتی گشتی 4 ملیۆن و 736 سەردانە بووە بۆم دەستگاکان نەخۆشخانە بنکەی تەندروستی ڕەنگە کەسێک 10 جار زیاتر لە 20 جاریش سەردانی نەخشان ڕەنگە کەسێک نەچوبێت ئەمە ئەو پێوەرەیە بە جۆرەی پارێزگاکان لە نێوانەدا 32 ملیۆن بەس تێست کرایە ئەنێ چەند تێست تۆ دەچێت نەخۆشخانە چەند تێستت لۆ دەنووسێ ئەمە ئەو تێستانە کۆکۆ بە شێوەی تێزینجە تێستی گەورە تێستی بچووک تێستەکانی تاقیگا تێستەکانی تاقییان پشکنەکانی 32 ملیۆن 540 بەڵنای ئەو زیاتر دەبوو بەڵام لە کاتی کەرنتینەش لە کاتی کەرنتینەش فریاکەوتنەکان نەخشانی ئەفرەتان منداڵان سنتەرەکانی تالاسیمیا و نەخشەکانی خوێن و سەرەتانەوەوانە هەمووی مناسمە سەر سەرەتانی کە خۆی چەند قورساییەکی گەورەیە لە سلایدەکانی بەڕێستان پیشانی داکە
چەند خەرجێکی زۆر هەبووە ئیدی ئەوە بە هەمان شێوە بۆ چەند تیشک کراوە بە شێوەیەکی گشتی 750,000 تیشک کراوە چەند قەستەڕی دڵ کراوە چەند ئیکۆ چەند ئێمارا و سیتیسکان کرا ئەوانە ناڕازی بوونی هاوڵاتیشی تێدا دەبێت سکالاشی تێدا دەبێت گلەیشی تێدا دەبێت کردووە بەتەکیید بەدڵنیای ئێمە سندوقی سکاڵامان لە هەموو نەخۆشخانەکان هەیە لە ئەهلی و لە حکومی و ژمارە تەلەفۆنەکان هەیە لەگەڵەوەش تیمەکانی پشکنین سەردانی نەخۆشخانەکان دەکەن هەندێک لەو سکاڵایانە پێویستی بە لێکۆڵنێ و داواکاری گشتی نوێنەری تێدا دادنێت و بە جێرەی ئەو مەحزەڕی داواکاری گشتی و حاکمەکە پەسەندیەکە ئێمە پەسەند دەکەین هەندێک لەوانە ئیحالەی دادگا دەبێت و دۆسیەکانی لە دادگا دۆسیە بەدەکرێتەوە طبعا وەرگرتنەوەی مۆڵەت هەبووە ڕاگرتن لە کار هەبووە و عقوبە یاسایی و ڕێکارە کارجێرەکانیش هەبووە باشە بێگومان پرسیارەکان زۆرن بۆ هیوایان کە لەگەڵ جەناب و ستافەکەی ئێوە لە وەزارەتی تەندروستی جارێک تر قسە لەسەر چاکسازەکانی کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان بکەین لە کەرتی دەدروستی بەڕێز دکتۆر سامان بەرزەنجی زۆر سوپاس کە لەگەڵم بووی سوپاس بۆ ئێوەش کە بینەرم بوون تا دیدار ئەرشاد